I'm sexy and I know it. I know it. Hello everyone, I'm back with another video. It's a تكم قوري أزعم ماشته بس أدار الرشة يعني وزعم شينيا بيش ناويشين أزعم مثلا لزستان هاتو تساكته بكردو نازم تساكته لدرو متر هات ما يكسر وتباخون كم بفيديو ولا برز هاتي نوع لا بفيديو كتير ريجريشن بو عرس خب نه عرس خباتي عرس طماطم لكي توميتو عرس توميتو خوي راستي ازانم لا انا زور بلين كاكا تو وازن رياكشن قراني نا ويس سبيكر داتا رياكشن قراني ناكم قطقط يعني بيشتر قديم دبكر بس استنايكم بو لبري يعني بكون قراني كا جيد را دغرم توجه تو انجيل راغدي خوي رياكشن بو قراني زور خوشه بس اگر شتيك تدا بجواز به معنا دار به خود شتيكي جواز تدا به بون بيت زي بسيار او انا خوش رياكشن بو بلام اواني تر اواني كاستام قراني بعم قراني كتريب لازم بو رياكشن ناب يعني تو ضل متشكان بارتا بو مالي من دويران كر اي متسيبكم اي بس دي متسيبكم لاشتان يعني تيلو قراني انا بكم من حزم لينيه بلام عندك قراني هي اتوان ريفيو لسركي يعني بون لير ما بس يصير لير اشتهي يعني اوانا دهينا انت ذاك اللي زوق وشه يعني كرياكشن بو كل قراني كان تاكيد بو قراني كزياواز ولا من بو رياكشن بو كردو انزا بيكنو يخوم لسري باس كردو هرواندا يعني اشتكي ترم نكردو داوي رياكشن قراني لي ما كان قد عرس طماطم كليبي كي نودر كردو بناوي درجه باساس بتين سيليكين بزاني سي درجات وكذا بينن او قراني نوكيتي اوش كانالكيتي ار ايرس كردي بس لازم بو ناوي او هذا ناوي لير ناجيت لي ناوي وادا نسير بس لير بودوزينو لسير زور زحمه تسمن ما نسيت هات اوكي لوجو قديمه كيما جوان بيجو دس بكين فيديو كي بيشو همو تاتان بفي بي ان تو شاركم بنظام سيشتانا بالله فيديو كي تكسو بس دي يعني هيس بيور ناقرب ريبورت ملي انا متسيبكم يعني بنا عين هلا قازانس كما نوع كي تلجنيرن قازانس كم يتر بهم ريكم لي دغرن بس سكيتم بباروش داننا ولا من اشتانا في الشيء بابرين هربر دوامي بيجي خومان يدو ناو بيتي باي كافو درجة سبيلت ميلك شير درجة اوكي زوانة رومانسي كلها قال لما نزلك بي بردوان با كم يك ماما بس بقى غلطتك اللي بدو اسمه انتي اقل منزل بي لانه سابي كيف وذا فوت يعني اقل خواردك بي او اقل منزلك بي ومنزل خواردني منزل ناخري يلا بردوان با كم يك ماما بردوان با Welcome to the International Music or Food Festival. فيستيفال خوارد موسيقى ايه. Hi. Oh, I'm so sorry. Everything is cancelled. There will be no festival. What? Yeah, I mean, everybody's left basically. No. Yeah, I mean, come anyway. Yeah, come anyway. دبيو تشيش صار سركين. وانيا تماشاكا. ديسان ستوريا مودانين. Keep the distance. وتيجي. ديسان ستوريا مودانين عادي. Thank you. استبيشاني عند دين. هاي استبيشاني عند دين دو معناه هو. بيشان من ددا كسنور كان ما بس يتيا وبيشان من ددا كسنور ما بس تينيا. زين وا زيان كده تو يعني سيرانا كان باشا دور ليكن اماش وكو خو باريزيا بالا كل فيروس كورونا وشتانا لنا خوشي زوان ايه زيش مان لدكن هاي Hi, welcome to our festival that didn't happen. I'm sorry for the inconvenience. Inconvenience? We don't know what's mean inconvenience. We came here to show you that we are not just a brave nation. زوان يكم شت كاتنا كلي بكا ويكا كوصفي كردي كركا ماندو نابن واتا كرت حزب ماندو بنتيناكا بيشانداني كرت با آزاياتي زوان ايه بلكو غوراني خوش معني ادي But we have some good music as well. Oops! درجة سنجاك تيجي ريخوا باستك درجة هاي درجة وي درجة ودخريك هو رويند وقرويني مامس قص بيدي دريك هو خزن هنا جولة من بيه دار
سردی یارم کشته نی تیره چی دالا درگم ناجم حتی سبینیت ئاراس نا زوانە بابڕێ أنا بعسي ياري بكم إشتا محدي زورتهرن زوت مامجي سارسنجي كورة داري كالي شاكرن ساني لحوي لحقون ديما دانا بعسرات سنديان جيرن سبكاني لو يان ناجيري دابا 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 لو يان بمرن پۆلیسەکان شاتن زۆرنا لێدا بۆست لێرە بۆست سێک ئەوەندە دیقەتم دابێ ئەک دەقە ئەوەندە دیقەتم دابێت جەماعەت لێرانە ئەوەیە کە سەرتا ئاراس و ئەوەی کە لەگەڵی وهاتن دەستیان بە زۆرنا و تەپڵ کردوە واتە مۆزیکی کوردی باشە کە بەدەهۆڵ زۆرنا کە بەشێکە لەوەی کە کەلتوری کوردی بەکاری دێنێ زۆر زۆری و لێرەش لە کاتی گوتنی کۆرسە و دەرژێ گیتار و لەولا زۆرنا بیان سەمفۆنیا بنازم بەتەواتی لێرەش درەمز بەکارادێت تەپڵوشت واتە مۆسیقای غەربی باشە لێرە ئاراس ئەگەر بیرۆکەی خۆی بێ هەڵکێشێکی دروست کردووە هادی لە بینی مۆسیقای شەرقی و مۆسیقای غەربی وەوە زۆر زۆر خۆشە سێرەکە سێکە دەیز بێتە دەری لە سنوورەکە سێکەسێکە دەیز بێتە دەری لە سنوورەکە دەیز بێتە دەری لە سنوورەکە ئێرە خۆی پۆلیسەکە بێ دەڵێن نێ دەرێ پۆلیسیش لێرانی مەبەسیوەیە کە هاوڵاتی دەپارێزێ جوانە قماشی سووری گوڕ 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 هەر بەزە بەریارەکێ بارم باملیهی مەدلیسێ خۆشە مەچکەم خەتی لێوی مخاراچێ I got news! What? یا الله They found the cure! صاحب یاری دائم جوانە چێک با پێتان بڵێ ئەوم بەسی چیە ئەو کچە دەڵێ I got news! ئەو کچە دێ دەڵێ من هەواڵێکم پێ ئۆکەی What? چیە؟ Found the cure! چارەسەریان دۆزیەوە بەستی چی لێرە چارەسەریان دۆزیەوە واتە ئەوەندێک کە بینی لەنا ئەو سنوورە بوون کە پۆلیسی دێش بێنە دەرەوە کەرنتین بەمانەی کەرنتین دێت و بەمانای خۆپارێزی دێتن باشە کە ئەو کچە لێوێ دێتن دەڵێت چارەسەریان دۆزیەوە بەسی وەیە کە دژە بەکتریان دۆزیە دژە ڤایرۆسیان دۆزیەوە و من ئەگەر باسی کۆرۆنا بکەین دەڵێ چارەسەری کۆرۆنا دۆزرایەوە کلیپە ئەگەر لە تا ئێستا ئەگەر ئەوە هاتیە هیوا بەخشینە باشە هەنی شتێکی زۆر جوانە صاحب یاری دائم وقتی پێ ئۆکتی صاحب دۆز دائم ئاوێنەی پێ هەی دەڕژێ کچێوەی عەمرۆ بابم کاژەی شەرت بووی پیریش بووە وازت لێ نەیدەێن لا سات و خۆنم بڕژێ ئەدەیەک دقە ئەڵای سویت کەواتانی ئەو کلیپە لە سویت ئەوزان سویدە وە بزان ئەگەر غەڵەت نەبم سویدە ئەوتە لێ نووسرا ستۆکۆڵم ئەوتە لۆکیشن ڤیدیۆکەش نووسرا ئۆکێ ئەم تاوەزانیم هانی ئەو کلیپە لە سویت دروست کراوە تووشی کارە نابوو ئەدێ دێن لی دەدەن Let's bring joy back into our life جوانە وەرن با شادی و گەڕێنەوە ژیانمان ئافەرم بەجددی زۆر جوان بوو زانین بۆ یەکەم شت ئەوەیە کە مۆسیقای شەرق و غەربی تێکەڵ کرد تێکێشێکی جوانی کردەوە یەک دوو لە سوید گۆرانیان فلکلۆری وت بە زلی کوردی باشە سێ خەڵکی سویدی تێکەڵ کرد باشە من ناڵێم سوید با بڵێن کەسی بێگانە باشە واتە ئەوە وەکو پێکەوە ژیان مانای پێکەوە ژیان دەدات ئەوە زۆر جوانە هیوا بەخشینێک بە گۆرانێک و بە ژیان بوو ئەو کلیپە کە
با لەناو کەرنتین بین یانە دەروی کەرنتین بین با ئێمە شادی بەخشین باشە هەرچنەوەی بە ئێمە شادی بدەین و شادی بۆ خۆمان وەرگین ئەگەر گەشتبین بین ئەو ڕۆژێک دادێت چارەسەرکە بە تەواتی دەدۆزرێتەوە و ئێمەش بە تەواتی خەریکە نزیکین لەوەی کە چارەسەرکە بدۆزینەوە ئەگەر خراپتریش بوو خوانەکە ئەوە هەر دەبێت ئێمە گەشتبین بین چکە ڕۆژێک هەموو شتێک ڕۆژی خۆی دێ ئەو ڤایرۆسش ڕۆژی خۆی هەردێ ئەل کۆمنتێکیشی بۆ بنووسم ئەو لایک 1500 سبسکرایب جەماعەت بۆنە سبسکرایبی کەن قەدیم ئاراسە ناسێت و ئەوەی کە کلیپەکانی بەدڵیان ئەوە ئێستا کلیپی بەدڵ سبسکرایبی کە پشتگیری بکە مناڵ بووم ئاراسم دیوە ینی مناڵ بووم کە من سەیری ئاراسم کردووە وەکو بڵێ یادگاری منداڵیم لەگەڵی هەیە باشە بۆیە ریاکشن بووی کە دەمزانی شتێکی زۆر جیاواز دەکات چۆن پێشتر جیاواز بووە ئێستاش شتێکی جیاواز دەکات تاکیدم دایمان دە گۆرانی پێشێ لای من جیاوازم بۆ لەبەر ئەوەی ئەو گۆرانی بێژانە هۆپ هیوا دەبەخشن یعنی وزە دەبەخشن وزەی ئەرێنی دەبەخشن ئەو گۆرانی بێژانە وا دەکە ینی گەشتبینبی وا دەکە هەنی هەست بە خەم نەکەی بەڵام گۆرانی بێژەکانی تر ناوێن ناهێنم هەندێکیان کە باشە خۆشەویستی بەشەکە ینی لە شعری ڕۆمانتیکی لە گۆرانی بێژەکە ئێستا دەیکەن ئەوەیە خەمە لێکدا بڕانە ئەوانە هیوا نابەخشن ئەوانە زیاتر خەم دەدەن ئەو کەسە ڕاستە ئەو کەسێک کە گوێ لە ڕادەگری تەوان خەمی هەیە بۆ گوێ لە ڕادەگری بەڵام تۆ زیاتر خەمی ئەدەیتێ وەزەی پێ نابەخشی تۆ وای لێ بکەت ئەو شتانە لەبیر کات چونکە ئەو شتانە کاتینە و بەس ینی کاتت ئەبا بۆ خەم لە شتێکی ئەوە بەس ینی ناخۆشە خۆی بەجێ هێشتم لێکا بڕان با بەجێت پێڵێ ینی فشێ بڕوە چییە 7 ملیار شخصێ لە خەمەکانیشتان تێدەکەم بەڵام خۆت کاتو بەتەنیا لەدایک بووی بەتەنیا دایک بووی دەست و پەنجەت هەیە بڕیاردانت هەیە زمانت هەیە قساکەی و توانای ئەوەشت هەیە کە بەسەر خۆت زاڵبی و خەم لە شتانە نەخۆی تێدەکەی مرۆڤ بەتوانێ ها لە چاو زۆر هەموو شتێکی دنیا بەتوانێ ئەگەدار بنا لە شەیتانیش بەتوانەترە تەنها خوددا نەبێت بەرەنگاری زۆر کێشە شت بینە ڕوودا بینەوە بەرەنگاری ئەو ڤایرۆسش دەبینەوە ڕۆژێک دادێ ئەو کەمێتێکش بۆ بنووسم کاری ناوازە لە کەسی ناوازە بەڵاکی خۆشم کە ئەزانین بۆ لای خۆنەکەن چکە فێرن کەسێک کۆمنتێک نووسێ لایکێکی خۆیەکە ئەنی تاکو یەکە ببینێ دەر ئەو یەکترکێ کۆمنتی نووسێ لایکی بوات و زەخمە بامیش لایکی کەمە تا لایکی زۆر بێ ئەوە فەنانە ئەزانە و قەتانەی کە بەت با لایکیشکەم ئەو کلیپەش زۆر هیوا بەخش بوو ئەنی زۆر شتێکی فێرکردم لاانێ زۆر بەتان کلیپەتان دیت بێ باشە 170,000 کەس بینێتی بەڵام لاانێ ئام بەگشتی لە شوێنەکانی ترش بە هەمووی ملیۆنە کەس بینی بێتی بەس ئەو کلیپەتی فێرکردم ئەو کلیپە یەکشت باسی کرد کە کوردستانە نەخشە نەبێت لەسەر دڵمانە واتە ئێمە دەبێت بە هەست و سۆس خۆشمان بۆ نەک کە لەسەر نەخشەیە یعنی گرنگ نییە کە خەڵک دراسی حسای بۆ دەکەنە لێرە منداڵێک داوە لە مامۆستای دەکەوە ئاراسە مامۆستا لێرە بزان سەر مامۆستا فەرموو مامۆستا دەتوانم شتێک بکەم فەرموو مامۆستا ئێمە هەندێک کارمان هەیە دەبێ بڕۆین هەتا دێنەوە دەتوانین سرودێکمەوە ئامادە بکەین باڵێ فەرموو ئاگاداری 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 ئێمەی منداڵان بڕیارماندا ئەوە چییە؟ ئەوە ئاهەنگە ئاهەنگی چی؟ ئاهەنگی ڕاگەیاندنی سەربەخۆیی کوردستانە ئێمەی منداڵان بڕیارماندا ناوی کوردستان خێنە سەر نەخشەی جیهان هەموو شتێکمان ئامادە کردووە بەس تۆمانەوەی بڕۆی سرودەکە بڵێن ئەوە لێرە شتێکی تریش باز دەکە کە ئەوەیە ئەگەر ئێمە ئەو کاتێک ئەو کلیپە دەراتوە نازم ساڵی چەندە بەتەواتی تا بەس لەوانێ من بچووک بۆ کلیپاتوە بەس ئاراز لێرە ئەوەیە لای بوونم ئێمە ئەگەر نەمانتوانی وا بکەین کوردستان بچێتە سەر نەخشە لەناو کلیپەکە دەڵێ ئێمەی منداڵان بڕیارماندا کە منداڵی ئەو کات ئێستا گەورە بوون تێگەن هیوای بەنەوەی داهاتوو هەبووە کە نەوەی داهاتوو شتەکان بگۆڕێ ینی وا بکات کوردستان باشتر بێ وا بکات بکاتە ئەو خەونی کە هەموو کورد چاوەڕێتی ینی نەوەی نوێ ئەو شتە دەگۆڕێ ینی نەوەی داهاتوو تێگەن دایمە بەخۆشم کە منداڵی ئێستا دەبیرم 5 ساڵن ئەزانن بۆن ئایپاتیە بۆن قسە چیە زوو زیرەکن هیوان پێیانە منیش کە ئەوان ڕۆژێک دادێ شتێکیانە دەرەچێ بۆ وڵاتەکەمان سەربەرزیە
تيجن أو هاي اللي تيجي شو كليبة مسك بجانيش كمان خبجان وكو كرت فيلمك سراو 2013 بلام بزام راستكي زوزو كونترا هذا بزام الأخير وش تباسيناك 2005 زمان 2005 بۆ من سێریم کرد 2005 من چەند ساڵ بووم 6 ساڵ واتە من 6 ساڵ بووم سێری ئەو کلیپم کردووە بەڵێ من 21 ساڵم هۆی 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 چەند خاپایە خاپەکیان بوو خۆم ڕوودوەک ڕووی ئەو مانگەیە جوانیەکەت بێوێنەیە لوت قنجوور و مەتئاڵی زۆر جەنگی لێو بەخماری بەلەزەت و جوانی بەساقە و بەم خەپەگیان هەردیتنی تۆ چاوم لێرە جەماعەت یعنی لێرە وڕێی پیا پێشان دەداتن و وڕێی پیاوی کورد کە دەیە کچێ ڕازی کاتن جیاواز لە چاو کلیپەکانی ترە کە دەوێت لێی دابڕێت تۆ بێ وەفا بووی لێرە دەچی ڕازی دەکانی ژان پێک دێنێ بەڵام لەولا لێی دادەڕێت جیاوازێکە لێرە ببینین زەبانە خشتەکان دیارە سوێن دەخۆم بەخوا هەر ئەو خۆم گیانە خەپەگیان بوو خۆم شتێکشتانەوە پێ بڵێم ڕاستە ئەوە زەی چی شتێکی زۆ جوانی کرد کە ساڵی 2005 کە زۆ کۆم بۆ کلیپشت ئەوها بوو شێوێنە بوو پرۆفیشنال وەکو چۆن لە وڵاتان سپرا لێ دەدرێت ناو شتەکان دەنووسن لێرەش بە سوبخ سوغی دیوار نووسیا خەپە ئۆکێ توازەوە بێنە دانس و شت دەکەن واتە لە 2005 یعنی وای کردووە لە ناو گۆرانی دانسە بێ وەزانام لە هیچ کلیپێکی کوردی نەمدیت و ئەها یعنی بۆ منە ئەو دانسە بکرێتن ئەوەیە جیاوازێکە ئەوەیە کە لەو کاتە وەستوێتی هوەری دانس بێنێتە ناو هوەری گۆرانی یعنی شتێکی جیاوازە ینی دانس ئەوە نییە کە زۆر کەس لە لای ناشرینە دانس ینی بادانقن بادانەشتانە زۆر کەسی ینی بە ناشرین دانس لەکەدارەکە نە دانس ئەوانیە دانس زۆر جوانە دانس هوەرە باشە ئەمە کە بینیومانە سەرەتا بە ناشرینی بینیومانە بۆیە ئەوشتەمان لا ناشرین بووە گەنجی پێشوو چی کردووە دانیشتووە ئەمن ئەوەندەی بزانم گەنج پێشوو چی دانیشتوە پاڵ داوەتەوە لە بەرامبەر تەلەڤیزیۆنێکی ڕەشسپی قەناتێکی میسری کردوێتەوە ژنێکی میسری ئەوها باز دەدا ئێوە تەمای چێخرانی طبعا تۆ ڕقص و شت لات ئەوە دەبێتن لات ناشرین دەبێتن ها کچێکی ئەوها ڕاقیسەی کردووە تۆ بەو شێوەی لێکت داوەتەوە وانی خۆی ئەسەن دانس ڕاضەیە دانس لە زۆربەی وڵاتان وەکو سەربەرزیە بەتابەت لە هیندستان گۆرانیەکانیان دانسیدانە بێ ینی دەڵێ کەمکورتی هەیە ئەوان پێشبەکەی زۆزە گەورە دەکەن ینی دەبێتە ناوێک و سەربەرزیەک لە بۆ وڵاتەکان ئەویش بە دانس دەیبنەوە لە پێشبڕکەکان هەنی شتێکی جیاوازە لێرەش حەز دەکەم ینی دانس گەورە بێ دانس تێکدان و شت تێکدانی کەلتور نییە بەڵام بە شێوەیەکی جوان کە ئەو هوەرەی کە هەیەی بەڕێزەوە زۆر پرفکت وە کاتی قسم بۆ نەیە ئەم ئاوازە خۆشە هونراوەکەی زۆر خۆشە چونکە لەسەر تۆ یەکەم و کورتی نییە ئەگەر بەدوی شت نییە هیچ دوو گیرما ئەو لێرە شتێکە پێشاندا جەما سیرکەن بەزمانچێکم پێبا خەپەگیان بوو خۆ بینیتان ئەنی کە بینیان کوڕێک بە دوای کچەشی دەکەوی لەسەر جادە دوو سیارە ئاگیان لە خۆیان نەما سەیریان کرد واتە ئێمە میلەتێکین کە شتێکی وا دەبینین لامان زۆر کوڕ دوای کەوتووە ئەو بەچتی وەکو خۆمان ئێستا شادوان شتەکانمان گەورە کردووە تەمان خۆمانین ینی خەتای ئەمەینە ینی خەتای خۆمانە تەمانانی بەسەر شەڕەکە داڕۆی بەسەر فەرتەنەکە داڕۆی فەرتەنەی دروست کرد و خۆشی ڕۆشت وەکو ئێستا زۆر کەسن شەڕ لە بینی دوو نەفەر دروستەکەن و خۆشیان بەجێ دێڵن لە بینی شەڕەکە خەپەگیان بوو خۆ
پیا بەجەمەدانی دێتن خۆی دەخاتە ناو شەڕەکە بینیتان واتە باسە پیا جەمەدانی زۆربیان پیاوی سولحن باشە بەڵام لە ڕاستی هەندێک دێن کێشەکە گەورەتر دەکەن دەبینین جەماعەت ئەوە مشەڕە لەس ئەو کچە پەیدا بوو ئەوەش بەزمەکەی ناوەتەوە خەپەگیان بخۆ بینیتان واتە جەماعەت ئەوە زۆر جوان بوو کە بۆ نمونە عیبە لەسەر کەس بە شەڕ بین ینی ئەوش مرۆڤ بوو لەسەری بە شەڕ بینە هەم پیاوە شەڕ دەکەن لەسەوەی کە تۆ ئاگە لە خۆنەبەوە بەبیانی ئەوەی کە لە پێش کچ خۆیان بەهێز بخەن ئەوە ناشرینە هەنێت تۆ چەند کوڕێکی شەڕەکەی لی دەچ ئەو کەس سێرم دەکا باڵەوان دەکەوم هیە زۆر خۆ ناشرینەکەی وەها نییە کوڕیش دەڵێ لەبەر ئەو کچە شەڕیان کردواتە کچ خەتای کچەکێ کچ شەڕ دەنێتەوە نە ئەوە جوانیە خۆت وا دەکەی بۆ لەبەرەوەی کاتێک ئەو باسی کردی خەپەجیان بوو خۆم یەکسەر شەڕەکەیان وەستان سەیری کچەکەیان کرد لێرەمان کات کچ مانەی شەڕ نییە کچ ئاشتیە مانەی خۆشببختی دەگەێنێت بۆ ژیان بۆ جۆرەنێک کە ئێوە بیل لێ دەکەنەوە یاخود خۆتانی لە پێش پاڵەوانکەن تەوانە دوو گۆرانی لێ بۆتەوە لێرە بریندار دەبێتن دواتر کچەکە پێ ڕادەبێتن دواتر برادەکان دێن دەهێنەوە ئاراستەکەین ڕزگار ئاراستەکان ڕزگاتەکەین ئارازاف و دواتر لێرە کچەکە دێتەوە گۆرانشکی دەست بشقل من راسي عرس تقولي تشني سلطان بوتو سلطان لبرتو سلطان بوتو سلطان لبرتو سلطان جانا هيزنا ما وجانا هموي بوتو سلطان وليم قرن باهل القرن لو كنت عايش وزانم هنا بيروزي بيه اصلا كامل بتوقمو هنا تيستانيا بس قينا كيسا بيروزي بيه ويا او هنرمندن بدله بيروكي بيامي تدار او كاني بلام انت دقرت السر او كسي كلا بيامك دقانا هيوادار يعني يوش كوا سير كليبك كان لاشتكان تيبغن يعني بون اوغوراني بو دري هنا بو لير اواك لمشكي خود ليكي دوا اگر او كس او بون اوغوراني بيج اما بس تشي نبي بلام تو بمو بس تكليكي دوا ك بوزيتيف باشا يعني لەبەر ئەوەی کردەوە کە ئەوها باشە هەنی گەواش نەبێ بەڵام تو وا بیرکەوە ئەزانم خۆشی سەیری ئەو ڤیددیۆ ئەکاتن داواکارێکم لێت هەیە خەپەجیان ینی حەزەکەم نوێ بێتەوە بەستی ینی مازان لای چۆن ڤێژنێکی تر یاخۆت بەشێکی تر تەواوکەری تر نازانم هەل لە خۆمەوە حەز دەکەم چکە چیرۆکێکە لەمێشکمان ماوەتەوە بۆ نمەکە من ناڵ بووم حەز دەکەی ینی زیاتر بزانی وەکو ڕۆمانێکە حەزەکەی کۆتاییەکەی بزانی خۆی کۆتاییەکەی وابوو کە پێی گەشت بەڵام خۆشە بەشێکی تری هەبێت نی ئەوە یەک داواکاری دوو ئەو گۆرانیە کە بۆ بزانم لە یوتیوب نەماوە من خۆم لە میمۆرەکی دووگێگا هەڵم گرت بوو کەم هەڵگرت بوو وانی نەمدەهێشتی لێبێ ئەو بەندە گۆرانی تێکرد بوو کە پێشتر جوم لێ ڕادەگرت ئەجێک لە گۆرانانە ئی ئەوە بوو ئەو گۆرانە بوو لەسەر موچی پێی دەڕوە لە دەنجی کەوشەکانی هەموو هۆشی من دەڕوە نەرمە دەڕوە لەسەر موچی پێی دەڕوە لە دەنجی کەوشەکانی اینجا زۆرم حەز لێیە بۆ خۆم ئەوانی کە پێشتریش گوێگری تۆ بوون ئەو گۆرانی بکێ بە کلیپ گۆرانەکە لاوانە لای خۆت مابێ ئەگەر دەتما بۆتە نێرمەوە بەس بیکەیت بە کلیپ یاخود دووبارە بیڵیتەوە هەر زۆرم حەز لێیە پێشتر مناڵیش لەناو ئەفلام کارتۆنی دادناوە ئەفلام کارتۆنێکی بزانێت ترێژەر ئایلاندا نازانم شتێکی وایە بەس زۆر خۆش بیانێ و کاتی لەناو کارتۆنەکەشە بوو بۆ زیاتر حەزم سوێ هیوادارم کلیپێکی بۆ بکەی هەرەوەندە تر بەم شایەتین و کۆتایی ڤیدیۆکەی وادەنە ڤیدیۆکەتان بەدڵ بێ لایک بکەن ئەگەر ڤیدیۆکەت بەدڵ بوو ئەگەر بینەرێکی نوێشی سەبسکرایب کەناڵەکەمان بکە و ئەگەر کلیپەکانی ئاراسیش بەدڵ بوو من ئەوە ڕکلامشت نییە باش تەکتان پێ بڵێم ڕکلام نییە تەنها
من یادکاری مێ لەگەڵ ئەو گۆرانیانەوە لەگەڵ گۆرانی بێژەکە بۆیە ئەم ڤیدۆم لەسەری کردو ڕیاکشن بگرێت لەنام ڕیاکشن گۆرانی ناکەم ئەگەر بەدڵتان بوو بڕۆن لایکی بکەن بۆ سەبسکرایب کاناڵەکە بکەن و گوێ لە بابەتەکانی بگرن ئێمە کوردستان پێویستمان بە دوو کەسی ئاوایە وایە تا ڤیدۆکەی تا کاتێکی تر خواتان لەگەڵ و هەرشاد بن قربان جانم بۆ تۆیە جانم بۆ تۆیە جانم بۆ تۆیە جانی من بۆ تۆیە لای 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 لای